دیارە لە ماوەی ڕابردووە فیستیڤالی نێودەوڵەتی فەرهەنگ و هونەری لە ئەرمینیا بەڕێوەچوو کە تیادا چەندین گروپی تایبەت توانیان کە بەشدار بن بە خۆشحاڵیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانی یەکێک لە گروپە هەرە چالاک و دیارەکان توانیان بەشدار بن و بە چەندین هەڵپەڕکێی جیاواز و تایبەت و جلوبەرگی کوردی توانیان کە چەندین خەڵات لە نێو ئەو فیستیڤال و چالاکیە بەرن. ئەچمە لای زۆر بەڕێز کاوە چالاک کە بەڕێزیان بەرپرسی گروپی چالاکن لە ئێستا بەڕێزیان لە ڕێسکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ من گفتوگۆکەم لەسەر فیستیڤال و چالاکیەکان کاکاوە سلااو لێبێم کاتت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر باسێک لە گروپی چالاک بکەین ماوەی چەندێکە دامەزراون و لە چەند ئەندام پێکەن؟ گروپی چالاک بە ماوەی 6 ساڵە کار ئەندامەکانی 50 کەسێکە بوو. پێم خۆشە بزانم کە چالاکیەکانی ئێوە لە ماوەی ئەم 6 ساڵە چی بووە و بڵین گۆرانی وسن و هەڵپەرکێ توانیواتانە کە تەنها لە ڕۆژهەڵاتی کوردستان کار بکەن یاخۆت ئەم گروپە چەند جار چۆتە دەرەوەی ڕۆژهەڵات؟ ئێمە لە ماوەی 6 ساڵە ئەنیمانە لە خۆیەکان داربین بۆ ماوەی 3 ساڵ لەسەر یەک توانیمان لە فیستیڤالە ناوخۆیەکانە باشترین مەقامەکان بەدەست بێنیت و دوای ئەوەش توانیمان لە فیستیڤاڵی نێونەتەوەی ئارمەنیا بەشدار بین. بەڵێ گرنگی بەشداریکردنی ئێوە یاخود بڵێم ئێوە چۆن پەیوەندیتان پێوە کرا بۆ ئەوەی کە لە نێو ئەم فیستیڤالەیە بەشدار بن؟ ئێمە لە دوای ئەو هەوڵ لە فیستیڤالەکانی ناوخۆیە توانیمان داوەتنامەی ڕسمی لە وڵاتی ئەرمێنیا بەدەست بێنین. چەند کەس چوونە ئەرمینیا و چالاکیەکانتان چی بوو لەوێ؟ ئێمە لە بەشی جاییە 14 کەسێک بووین، بەڵام چەند کەسێکی تایبەت وەک هونەرمەندانی ناوشاری بانە بەشدار بوون لەو فیستیڤالەیە. بەڵێ کاکاوە گرنگی بەشداریکردنی گروپی چالاک لە نێو فیستیڤال و چالاکێکی لەو شەوەیە لە ئەرمینیا بۆ ئێوە چی بوو؟ دواترە و خەڵاتانە چی بوو کە ئێوە برتان؟ بەشداریکردنی ئێمە لەو فیستیڤالەیە هەدەفمان فەرهەنگی کوردستان بوو کە بە وڵاتەکانی کەی بناست. توانیمان لەو فیستیڤالەیە باشترین خەڵاتەکان بەرین بۆ خۆمان. خەڵاتانەی ئێوە بەشداریتان بڵین بەدەستان هێنا چی بوون خەڵاتەکان؟ توانیمان خەڵاتی ویژەی داوەران بەدەست بێتین لە بەشی دابونەریتی نەتەوەکانە، پلەی دووەمی تیمی بەدەست بێنین، لە بەشی مۆسیقای توانیمان پلەی ئەوەڵ بەدەست بێنین، دیپلۆمی شانازی فیستیڤالەکە بە ئێمە بەخشرا، لە بەشی دەنگە مامۆستا ڕابەر کوردستانی توانی خەڵاتی مەزنی فیستیڤالەکە بەدەست بێنێت. ئەو وڵاتانەی تر کە بەشدار بوون لەگەڵ ئێوە زۆرترینیان بڵێن لە کام وڵاتانە بوون؟ لە وڵاتانی ئەوروپا بوون یاخود لە وڵاتانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بوون تاوەکو ئێوە توانیتان کە ئەو هەموو پلە باشە بەدەست بێنن؟ 15 گروهی بەشدار بوو، ئەرمەنیا، بەلژیک، خولاسە وڵاتەکان هەموو لەوێ بەشدار بوون بۆ دەوڵاتێکە بوون. باشە وتنی گۆرانی کوردی وارووا هەڵپەرکی کوردی بە کۆمەڵێک شەواز و ستایلی جیاواز و ناوچەکانەوە با بڵێم وەرووا جلوبەرگی کوردی و ڕەسەنایەتی تا چەند گرنگ بوو بۆ وڵاتانی بەشدار بوو و بۆ کەسانی کە لە نێو فیستیڤالەکە بینەری تابلۆکانی ئێوەش بوون؟ بەڵێ ئێمە توانیمان لە هەڵپەرکانی کوردی لەوێ ئیجرا بکەین لە بەشی دیران و ناوچەی هەروەها هەولێر و سلێمانی و منتەقەی سنە و ئەردەڵان متوانیمان ئەو ئیجرانە لەوێ نیشان خەڵک بدەین. ئەوان چۆن پێشوازیان لە تابلۆکانی ئێوە کرد کاکاوە؟ کاتی ئیجراکانی ئێمەدا سادسم خۆتان لەوێ نەبوون، بەڵام بەڕاستی خەڵک سەرسوڵما بوون، ینی تەشویقێک کە گروپی چالاکە کرا گروپەکانی کە نەبوو.